نزیک بە 2 ساڵە حکوومەتی محەممەد شیاع سوودانی دەست بەکار بووە. دوایەوەی ڕەوتی سەدر نەیتوانی بە تەنها لەگەڵ کورد و سوننا حکوومەت پێک بێنێت و لە پەرلەمان و کایی سیاسی کشایەوە لەم ماوەیەدا جۆرێک لە ئارامی ڕووی لە عێراق کردووە. دوایە ئەو بارگرژیانی ساڵانی پێشوو ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقی گرت بووەوە. بەڵام گەڕانەوەی ڕەوتی سەدر ئاماژەن بۆ سەرهەڵدانەوەی ململانێ ناوخۆیەکانی لایەنە شیعیەکان. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز راپۆرتێکی لەبارەی ئامادەکاریەکانی ڕەوتی سەدر لە پێناو گەڕانەوە بۆ گۆڕەپانی سیاسی بڵاو کردوێتەوە. سەبارەت بەو بابەتە ڕۆیتەرز پشتی بە 20 سەرچاوی جیاوازی ڕەوتەکە و ڕکابەرەکانی و پیاوانی ئاینی هەروەها سیاسیەکانی نەجەف و بەرپرسانی خۆجێیی لەگەڵ چاودێرانی سیاسی بەستووە کە بەهۆی هەستیاری بابەتەکە ناوی خۆیان ئاشکرا نەکردووە. سەرچاوەکە لەسەر زاری چاودێرانی سیاسی عێراقەوە پێشبینی دەکات گەڕانەوەی سەدر بۆ کایی سیاسی لە هەڵبژاردننی نوێنەرانی 2025 دەست پێ بکاتەوە و سەر لە نوێ ببێتە هەڕەشە لەسەر هەژموونی لایەنەکانی دیکەی شیعی نزیک لە ئێران. ئەو هەنگاوەش کاریگەری لەسەر تێکدانی ئارامی عێراق دەبێت. راپۆرتەکە دەڵێت لەوانەیە گەڕانەوەی سەدر دڵخۆشی بۆ جەماوەری شیعەکان دروست بکات، بە تایبەت دیندارەکان و هەژاران کە وەک پشتیوانکاری چینی لاوازەکان خۆی دەردەخات. ئەندامێکی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕەوتی سەدر باسی لەوە کردووە ئەم جارە ڕەوتەکان بۆ بردنەوەی زۆرترین کورسی و پێگەنانی حکوومەتی زۆرینە بە دیزاینێکی بەهێزتر بەشداری هەڵبژاردن دەکات. حکوومەتی ئێستای عێراق بە سەرۆکاتی سوودانی کە چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ سونەکان و کورد پێکهێناوە هاوسەنگی لە نێوان ئێران و ئەمریکا دروست کردووە، بە تایبەت کە ڕێکەوتنی استراتیژی و ئەمنی لەگەڵ هەردوو لادا واژۆ کردووە. بەڵام موقتەدا سەدر بە هێزێکی یاخیدا دەنرێت و داوای سربەخۆی تەواوی عێراق دوور لە پاشکۆی تاران و واشنتۆن دەکات. ئێران لای خۆیەوە پێی وایە بەشداری سەر لە نوێی سەدر لە پرۆسی سیاسیدا گرنگی زۆری هەیە بۆ پارێزگاری لە پێگەی سیاسی عێراق لەلایەن شیعەکانەوە وەک هێزی یەکەم. بەڵام لە هەمان کاتدا تاران خواستی سەدر بۆ ئەوەی بە تەنیا و بێ بەشداری لایەنەکانی دیکە حکمی عێراق بکات ڕەت دەکاتەوە. لە راپۆرتەکەیدا ڕۆیتەرز پێی وایە ئەمریکا وەک هەڕەشەیەک بۆ سەر ئارامی عێراق لە سەدر دەڕوانێت، بە تایبەت کە لە ساڵی 2003 دژی هەژموونی ئەمریکا و ئێران ناڕەزایەتی دەربڕیوە. لەو چوارچێوەشدا سوپای مەهدی ساڵی 2004 جەنگێکی گەورەی لەگەڵ سوپای ئەمریکا ئەنجامدا. لە هەمان کاتیشدا واشنتۆن پێی وایە گەڕانەوەی سەدر هۆکارێک دەبێت بۆ بەرگرتن لە هەژموونی ئێران لە عێراق. لەو چوارچێوەشدا ڕۆڵی گەورەی بینی لە سەرکردایەتیکردنی خۆپیشاندانەکانی تشرین لە بەغدا و شارەکانی دیکەی باشوور دژ بە ئێران و لایەنگرانی.